کاک دکتۆر خۆشەویستی هەر بە قسە نییە ئەبێ بیسەلمێنێ بۆ ژن و مناڵەکە یانی ئەم خۆی چی خواردنێ خۆشە ئەیخوا کوێی بوێ ئەچێ چەند وڵاتە چێ لەگەڵ برادەرەکانیە هیچ شتێکیان هیچ شتێکی بۆ ئێمە نییە ئەم تەنها کێشە و مەشاکلەکەی لە ماڵەوە بۆ ئێمێ خۆشەویستی هەر تەنها ئەوە نییە بەدەم پێ بڵێ خۆشمەوێ من پێویستم بەوە نییە ئەگەر ئەو نازانم چۆن ئەو هەستە دەربوو ئەگەر ئەو هەموو کاتێک کە لە دەرەوە ئەی بەسەری ئەبات و ئەڕات بۆ وڵاتین دەرەوە بۆچی تۆزێ دانانیشێ لە ناو ماڵ و مناڵەکە ئەم هەر جاری وایە من بیر لە شتی وە ئەکەمەوانێ ئیتر تەواو مێشکم ئاڵۆزە بێ ئەو نەڕەزیلە هەنێک کات بێجگە لە ئەو هەموو پارەی هەیە من هەر نازانم لەکوێدایە 35 دەفتەری هەیە تا ئێستا من ئاگاداری ئەو شتەنی چۆن نەزانی کە ئاگادانی 35 هەنێک کات برادەرەکانی باسی ئەکەن ئەو بەو هەموو دەوڵەمەنیشە جل لە برادەرەکانی داواکات لە خۆی بپرسەڵێ نا من شتی وانییە وڵا کاک دکتۆر ئەوڵێ ئاگادار نیم ئەفو ئەوڵێ ئاگادار نیم لەوەی کە 35 دەفتەری هەیە خۆی بۆ خۆی ڕاستیەکە ئەشارێتەوە ئەگەر نەزانێت 35 دەفتەرم هەیە چۆن ئەڵێ 35 دەفتەر هەیە وانێ برادەرەکانی هەموو کاتی ئەو قسەیاکەن کە هێن بۆ ماڵمان ئەڵێ ئەو هەموو پارەی بۆ کێ پێیاکات چێ لە برادەرەکان نانوێ پەیوەندی نێوانتان خۆش بێ چێڵێ مەبەستیانە تێکی بن چێڵە مڕداحن بە و چێڵێ ڕاستە قسانە ئەوانە قسەوە قورعان نێکچی من چێڵەوە تۆ دڵنیا بووی تاکی دەلێکردەوە بەڵێ دکتۆر گیان وڵی ئەگەر ڕێگا چۆن ڕێگەیە بەخۆی قسە بکات با ڕێگە بە بۆی منیشکە قسە بکەم یانێ بۆ خۆی بۆ خۆی تێنەگەشتنێکە لە ئاست ئەو بیرکردنەوەی کە ئێستا هەیەی باسی سەفەری کرد من هەمیشە کاتێک کاچمە دەرەوە هەموو هاوڕێکانم هیچیان خێزان و مناڵان لەگەڵان نییە ئێمە بۆ تیجارەت چدینە دەرەوە و باسی واکە کە جل ئەو ئازایەتی ئەوە حتمما کە ئەگەر من داوای جل لە هاوڕێکانم کەم یا باسی مەبلەغی پارەی کرد مەبلەغی بادە 35 دەفتەر لەوە زیاترە 35 دەفتەر نییە چکە بازرگانی بە 35 دەفتەر ناکرێ ئەکرێ زۆر لەوە زیاترم هەبێ ڕەنگە ئەو تەنها ئەگەی لە 35 دەفتەرەکە هەبێ بەڵام من هەمیشە ئەڵێم کاتێک کە ئەچینە دەرەوە بۆ سەفەر وا باشترە خێزان و ناڵت لەگەڵ نەبێ لەبەر خاتریەوەی کە ڕۆژانە ڕوبەڕوو بینین و بیستنی چەندین حادیسە ئەبین و ئەگەر چیش کە ئێمە ئەچینە دەرەوە ئێمە بۆ تیجارەتە ڕۆین و لە کاتی تیجارەتیشا ئەکرێ و ئاساییە هەندێک کات بۆ خۆت بەسەربەری تۆ لێرەوە ئەچە وڵاتێکی و قسەین پێویست دەکات چەند کاتت بە تیجارەتەکەت داوە ئەوە نەش لەگەڵ هاوڕێکانت یعنی بەڵام بۆچی تێناگەم هەمیشە ئەپرسێ بۆ لەگەڵ ئێمە نایتە دەرەوە هاتنە دەرەوە ئێمە سەبەبێکی کە حتمما بەس خاتونەڵێ من بۆ بازرگانی و تیجارەت دەچم بۆ سیاحی و کات بەسەر بدن ناچم ئەڵێ من هاوڕەکانم هیچی خێزانی خوان نان ماخولە من بە تەنیا خێزانەکەم بەرم لەگەڵ خۆمە